کەشێتی خاڵەکەی تۆم پێم مەڵێ بێجاکە گەر وەکو من خەڵک بزانێ عالەمێ ڕیسواکە چی لە مڵک و ماڵی دنیاکە ئەسیری عەشقی تۆ تاری زوڵفت هەر سەعاتەی فیتنەیە بەرپاکە گەر تەسەورکەن لە نەقش و سوورەتت چۆن خەڵق بووە عاشقی ڕووی تۆ وجودی شێوەیی لەیلاکە گەر تۆ ئەو ڕووی خۆت نیشان دەی تا ببینن عالەمێ عاشقی تۆیش نەوعی بولبول شین و واوەیلاکە ئەی سەنەم تاکەی لە وەسڵت زار و مەحروم بێ دڵم یا بەجارێ ڕوح لە قەلبم کەسبی ئیستیغفاکە خەئدمی یاخوا نەبی مەحروم لە وەسڵی یارەکەت چونکە خزمەتکاری پیرە خزمەتی دەرگاکە. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی عەزیز و خۆشەویست لە هەر کوێ گەنجوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی خەڵوەت بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەدا هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر ژیان و شیعری یەکێکی تر لە شاعیرە هەڵکەوتووەکانی کورد کە ئەویش بەڕێز شێخ عەبدولکەریمی قادرکەرەم ناسراو بە خادمە. بێگومان کە لە پور و فەرهەنگ و زمانی کوردی بە هەوڵ و ماندووبوون یا ئەدەبیاتی کوردی بە هەوڵ و ماندووبوونی دەیان و سەدان شاعیر و زانا و عاریفی گەورە بۆ ئێمە ماوەتەوە و جێی شانازی ئێمەن و دەبێ ئێمەش دڵسۆزانە و مەردانە و پیاوەتی ئەوان و گەورەی ئەوان و خزمەتەکانی ئەوان لە بەرچاو بگرین و هەمیشە بۆ نەوەکانی داهاتووی بگوازینەوە. بۆیە لەم ئەڵقەی بەرنامەکەشدا قسە دەکەین لەسەر مەبەست و ناوەڕۆک و گرنگی شیعرەکانی خادمی شاعیر بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد ساڵح بەرزنجی نووسەر و لێکۆڵەری ئەدەبی و لە هەمان کاتدا کۆکەرەوە و ئامادەکاری دیوانەکەی خادمی. جەنابی مامۆستا پڕبەدڵ بە خێراتنەکەم سوپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەی ئازیز، سپاس بۆ کەناڵەکەتان. هیواخوازم هەردەم لە چالاکی بەردەوامدا بن بۆ خزمەتی نەتەوە و گەلەکەمان. زۆر سپاس دەکەم مامۆستا گیان. بێگومان ئێمە خاوەنی کەلەپورێکی زۆر دەوڵەمەندین، ینی زانایانی ئێمە لە کۆندا زمان ئەڵی فەرهەنگ ئەڵی کەلەپور و ئەدەبیات دەڵی بەڕاستی خەرمانێکی بە قووەت و بەهێز و دەوڵەمەندیان بۆ ئێمە بەجێهێشتووە. ئەم هەموو شاعیرەی کە ئێمە ئەمڕۆ شانازیان پێوەکەین و بۆ ژیانی خۆمان بۆ مەبەستەکانی خۆمان شیعرەکانیان ئەەکەینە هەوێنی مەبەستی ناخی خۆمان یا بابەتێکی ئەدەبی کە ئەنووسین هەمووی بەرهەمی ئەم شاعیرە بەڕێزانەی. من پێم خۆشە لەو ڕوانگەیەوە جەنابەت سەرەتا وەکۆ لە دەواازەیە بکەینەوە بۆ باسەکەمان پاشترە چینە خزمەت ژیان و شعرەکانی خادمی شاعیر. بەڵێ قسەکەت جوانە، یعنی پێشان ئەدەب بەگشتی و شعر بە تایبەتی بەس لای مەلاکان هەبووە، لای شێخەکانە بووە، لە تەکیە و خانەقاکانە و لە مزگەوتەکانە شعر نووسراوە و وتراوەتەوە و بۆڕبۆڕێنی شعر هەبووە، واتە سابقەی شعری هەبووە لە نێو فەقێ و مەلاکانە. هەردەم مەلای ئەو سەردەمانە هەڵگری جوانترین مەعریفە بوون، هەڵگری جوانترین وەسف بوون بۆیان. بەڕاستی ئەو سەردەمانە دوور بووە لە سیاسەت، مەلاکان دوور بوون لە سیاسەت. ئەوجا ئەوەی کە بۆمان ماوەتەوە ئەی سلمێنێ کە مەلاکان چ دەورێکی مەعریفی و ئەدەبی گەورەیان هەبووە. ئەوجا گەر بینە سەر ئەوەی کە جەنابەت باسەکەی واتە باسەکەی ئەم ڕۆمان دیوانەکەی جەنابی شێخ عەبدولکەریمی قادرکەرەم، ئەو پیاوە گەورەی کە تاماوەیەکی زۆر هاوشان و جێگری شێخی نەمر بووە شێخ مەحموود حەفیززادە. گەورەی ئەو پیاوە تەنها لە ڕووی سیاسەتەوە نەبووە، بەڵکو وەکو دەری ئەخەین ئێستا و لەم ئەڵقەی کەناڵەکەی ئێوەیە شاعیرێکی جوان و ڕێک و پێچیش بووە. بەڵێ
مامۆستا لە پێشەکەکەیان جەناب داماژە بەوەکەی کە چەند شعرێکی تری بڵاو نەکراوەی شێخ لە لای کوڕەزایەکی شێخ هەن تا ئێستا بەدەستت نەگەشتون مەبەستمەوەی ئەو شعرانە چین وە چەندن بۆچی ینی هەوڵتان نەداوە لە چاپەکانی دیکە چکەم چاپەی من 2002 کراوە واتە 18 ساڵ 19 ساڵ پێش ئێستا لە ماوەی ئەم 19 ساڵا بۆچی هەوڵ نەدراوە بەشێکی تر لە ژیان و لە بەسەرهاتەکان و لە شعرەکانی تری خادم زیاد نەکرێ بۆ ئەم دیوانە بەڵێ جوانە ئەو پرسیارە ئەوی ڕاستی بێ ئێمە پێش ساڵێک ڕێکەوتین لەگەڵ برای ئازیزم کاک شێخ سامانی شێخ مارە فەرزنجی کە دەکاتە کوڕەزای شێخ عەبدولکەریمی قائدکەرەم ئەو زۆر بابەتی گرنگ و شیعری بڵاو نەکراوەی باپیری لەلایە بڕیار بوو چەند دانیشتنێ بکەین و هەوڵ بدەین ئەوانەی کە لە لای ئەویشە و هەندێ شعری تریش کە لە لای کوڕەزازایەکی تری جەنابی شێخ عەبدولکەریم بوو کە بە زمانی فارسین هەوڵماندا ئەوانەشمان کۆ کردوتەوە بەڵام ئەم دەردەی کۆرۆنا هاتە پێشەوە و پێش ئەویش کاک شێخ سامان تۆزێ ناساغی کەوتە گیانەوە پرۆژەکەمان لەبەر ئەو هۆیە دواکەوت دەنا ئێستا ڕەنگە بوو لە تەواوکردنیا بوونایە ڕاستە پێم خۆشە بزانم خادم چ جۆرە شاعیرێ بۆ یان بۆ منە بۆ چ مەبەستێک شعری نووسیوە و مەبەستانە کامانن کە خادم لە پێناویە شعری وتووە و شعری هۆنیوەتەوە بەڵێ بە بۆ چوونی من ئەوەی کە ڕوونیشم کردوێتەوە جەنابی شێخ عەبدولکەریم لە سێ ڕووەوە واتە بابەتی شیعریەکانی لە سێ ڕۆوەیە یەکەم ڕووی ئەوە ئەگەر باس بکەین چونکە ئەو وەکو تێکۆشەرێکی کوردیش زۆر هەوڵی ئەوەی داوە کە کورد ببێ بە دەوڵەت و مافی خۆی وەرگێ لە ڕووی نەتەوایەتیەوە شعری جوانی هەیە ئەگەر یارمەتی بفەرمووی ئێستا ئەم شعرەیە خوێنمەوە کە وابزانم بۆ ئەم ڕۆژە دیسانەوە کە تەقریبەن پێش 90 ساڵ وتراوە بۆ ئەمڕۆ ئەبێ ئەی کوردی هەژار هەمیشە بار خوار نەحەسایتەوە نە لە دەشت لە شار نەبوو هیچ کەسێ دەست باتە باڵت قەت بەدی نەهات ڕۆژی خەیاڵت جێگاوبانەکەت شێوا و تێک چوو لێت کەس نەبوو قسەی خێر بڵێ پێت یان باوەش بدا لە پشت شەماوت یان دەست بنێتە ژێر باڵشکاوت فەقیر و داما و بێپارە و پولی خاوەن بیری نەوت مەعدەنی تری چ سوودی هەیە دەمم تێ نەچێ گەر بۆ خۆم نەبێ ئەی بەچی ئەچێ جا کورد و عەرەب هەردوو برانە نەوەکی ئەمڕۆ کۆنی زەمانە ئەمە یەکێکە لە شیعرە نەتەوایەتیەکانی و هەستکردنێکی جوانی ئەوەی ژیرانە کە ئێمە مادام کەس نییە دەست باتە باڵمان و هەڵمان سێنێتەوە کەواتە ئەبێ لەم عێراقەیە لەگەڵ عەرەبا بژی دوا دێڕی شیعرەکەی بەوە ئەهێنێتەوە شیعرەکانی تری هەردیسان بە بۆچوونی من لە دوو بابەتدان بابەتەکان تێکەڵن ئەتوانین بڵێین شیعرەکانی بە شیعری مەحوی دەچێت تۆ لە وشەیە وا هەستەکەی بۆ چاوی جوان و بۆ لێوی ئاڵ و بۆ ئەمانە شیعری نووسیوە بەڵام کە دەیتە سەر کۆتایی هەستەکەی یان بۆ پێغەمەری نووسیوە یا خۆت بۆ غەوسی گەیلانی نووسیوە
ئیتر ئەمە جۆرێکی تری نەخێر شعری خۆشەویستیشی هەبووە بە وشەی بەڵێ بە وشەی جوان واتە شعری دڵاریشی هەبووە من لە پێشەکە خوێنەوە ئەگونجێ لەو باز نەیابێ لەو باز نێهە بەڵێ کەواتە شێخ جەنابی شێخ عەبدولکەریم لە سێ بوارە شعری نووسیوە نەتەوایەتی ئاینی خۆشەویستی دڵاری و خۆشەویستی و وەصفی ڕوو قەد و باڵا و چاوی جوان و جەنابی مامۆستا چەند شعرێکی تیا من هەر دیاریشم کردو لەم ئەڵقەیە هەم جەنابەت قسەی لەسەر کەم بیخوێنینەوە کە باسی دواکەوتویی و عورفە ناشرینەکانی کۆمەڵگەیەکە ئەنی بۆ منە کۆمەڵگەیە کە پێت ئەڵێ ئەم کۆمەڵگەیە بۆ داڕوخانی باوەڕکە شعرێکی کورتی هەیە کە من خوێنمەوە ڕێک دەڵێ بۆ ئەم سەردەمەیە کە سەردەمی ڕەشوە وەرگرتن و قمارکردن و ینی کەسێک کە پشت و پەنایەکی نەبێ لە دائیرەیەکە لای حیزبێ لای مەسئولێکە هیچ قسە و ڕەواجێکی نەبێ ڕێگەڵی بۆ ئەم سەردەمەی 2020 وتراوە بەڵێ زۆر ڕاستە ئەوە چی دەرەخە ئەوە دەرەخە کە شێخ عەبدولکەریم پیاوێکی زیرەک و دووربین بووە نەک هەر لەو ڕوانەوە دووربینی ئەو لەوەدا بووە کە کورد دەبێ بگا بە مافە نەتەوایەتیەکانی خۆی بە شێوەیەک بۆ شێوەیەی کە ئەو بۆی چووە واتە یعنی بەڕای ئەو دەبوو کورد دەست بخاتە ناو دەستی ئینگلیزەوە و هەرچۆنێ بێ واز لە عوسمانیەکان بێن لەو سەردەمەیە ناکۆکی بووە لەگەڵ جەنابی شێخ لە نێوان شێخی گەورە و شێخ مەحموود نەمر و لە نێوان شێخ عەبدولکەریمی قارکەرەمە بەڵام مەبەستەکە خزمەت بووە خزمەت بە کوردایەتی بووە خەڵک لێکدانەوەی تریان هەبووە لەم ڕۆوە حەزەکەم ئەوە ڕوون بکەمەوە لێکدانەوەکان یەکێک لەوانە خوارێ خۆش بوو مامۆستا مەلا جەمیلی ڕۆژبەیانی ئەیوت ئەم زۆر دەستی تێکەڵاو بووە لەگەڵ ئینگلیزە ئێمە لە گۆڤاری ڕۆژی کوردستانە هی وابزانم 2000 بوو ساڵی 2000 ڕەدێکی بچووکی مامۆسای گەورەماندایەوە وتمان ناکۆچیەکە ئەوە نەبووە بەڵکو ناکۆچیەکە لەبەر خۆشەویستی هەردووکیان بووە بۆ گەلی کورد جەنابی شێخی نەمر ویستوێتی بۆ شێوەیە بێ چونکە ئینگلیز دووسێ جار لەگەڵ شێخی نەمرا درۆیان کرد و تا ئێستا شەر درۆکەن لەگەڵ کووردە بۆ نمونە جەنابی شێخ عەبدولکەریمیش وای دەزانی کە نەخێر دەبێ بەهۆی ئینگلیزەوە بێ بۆ ئەم مەبەستە کۆبوونەوە و شتی وا زۆر کراوە تەنانەت ئینگلیز هاتنی سەرکردەی گەورەی کورد ئیسماعیل ئاغای شکاک بۆ سلێمانی بە ئاگاداری ئینگلیز بووە بۆ ئەوەی بێن شێخ قەناعەت پێ بکەن و دەوڵەتی کوردی دام بمەزرێنرێ ئەوها ئەو قسەیە هەیە بەهۆی هەندێک کەسی ترەوە کە ئێستا نایەتەوە بیرم ئاوا بۆ شێوەیە بووە زۆر باش مامۆستا ئەم لە لاپەڕەبی سنووی دیوانەکەدا لە ژێر ناونیشانی ئەدەبدا کە باز لە گرنگی و پێگەی ئەدەب و جوانی ئەدەبەکە بۆ کۆمەڵگە بۆ تاک من پێم خۆشە جەناب بەدە و شیعرە بخوێنیتەوە هەندێک ئاماژە بە ڕاوە و لێکۆڵینەوەکەی بدەیت بەڵێ لە تعریفی ئەدەبدا جەنابی شێخ عەبدولکەریم ئەفەرمێ ئەمڕۆنی ماوەسا لە کۆمەلگا تا ڕادێ بەخوا بەداخەوە بەڵێ ئەبینی ئەمڕۆ تەماشاکەی حتا سەرکردەکانمان ئەم جیۆن بۆیە ئەو یادەوەری دژی ئەوە نووسێ ئەم باسی ئەو مۆزوعانەکەین ئەڵێ بە ئەدەب بە لە حوزور شێوەی خاساوەنە ئەدەب لەم مەقامە سیفەت و مەسلەکی مەردانە ئەدەب
پێ لە ڕێگا بە ئەدەب دانێ لە میقاتی حوزور سەبەبی وەصلی ڕۆحی حەزرەتی جانانە ئەدەب فەرقە بۆ بەنی ئادەم و حەیوان و وحوش خاصی خاصانی بەنی ئادەم و ئینسانە ئەدەب مەزهەبی عەشق ئەدەبە و صحبەتی ئەربابی هونەر فەیزبەخشی ئەبەدی بۆ دڵی یارانە ئەدەب مەسلەکی کافریە لەم دەردەدا بێ ئەدەبی پرتەوی نووری دڵ جلوەی ئیمانە ئەدەب تۆ بە دیقەت بە لەوە مەخزەنی ئەسراری دڵە سەر بەسەر موعجیزەی ئایاتی قورئانە ئەدەب ئەی من هێشتا مابێتی مەیخانەی تەوحید و لە بەزمی عورفە بەڵێ سەبەبی لەزەت و مەستی دڵی مەستانە ئەدەب بەڵێ ڕاست دیقەتێ بگرە لە دەریای علوم و عیرفانە جەوهەری معنەویە گەوهەری تابانە ئەدەب تۆ کە چەند ڕۆژێ بە میوانی لە جیهاندای خادم لە ئەدەبدا بە کە خاسیەتی میوانە ئەدەب یعنی زۆر شتی بۆ نمونە دەڵێ پێ لە ڕێگا بە ئەدەبدانێ لە میقاتی حوزور سەبەبی وەصلی ڕوحی حەزرەتی جانانە ئەدەب ئەگوڵ بەستی پێغەمبەری خوا چوە قورئانە فەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا يعني ئەمی ژەڵێ بە سەنگینی بە ئەدەب بە تەواضع بە خۆ بە کەمزانی و بەسەر زەویا بڕۆ چونکە سەبەبی گەشتنی وەصلی تۆیە بە ڕوحی حەزرەتی جانان کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەی لە کۆتاییە دیقەتێ بگرە لە دەریای علوم و عیرفانە جەوهەری معنەویە گەوهەری تابانە ئەدەب تۆ کە چەند ڕۆژێ بە میوانی لە جیهاندای خادم لە ئەدەبدا بە کە خەسیەتی میوانە ئەدەب یعنی زۆر شتی تایە لەسەر ئەدەب هەڵسان و دانیشتنی تۆ لە ژیانتە بەرامبەر هاوڕێکت بەرامبەر بە ئاین بەرامبەر بە نەتەوە یعنی پڕمانایە ئەم قەسیدەیە زۆر زۆر بەرزە بەڕاستی چونکە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمێ مرۆڤ کە حەیای نەما یا حەیای لەبەر هێڵگا چی ئەکا با بیکە یعنی ئەم دەڵێ مەسلەکی کافریە لەم دەرەدا بێئەدەبی پرتەوی نووری دڵە جیلوەی ئیمانە ینی بەزان مەحویشەڵێ بێ حەیایی باوە ئیمڕۆ قوڕ بە سەرداکە حەیا کەواتە ئەوەی کە جەنابیشتە فەرمووی ئەگونجێت تۆزێ لە مەحویەوە نزیک لە مەحویەوە زۆر نزیکە جەنابی شێخ عەبدولکەریم چونکە زۆر جار هەستەکەی شیعرێکی وتووە وا ئەزانی دڵواریە بەڵام لێ ورد بەرەوە لە ماناکانی بڕوانە ئەوەی کە حەدیث و قورئان تێبگات و خوێندبێتی یەکسەر ئەزانێ کە ئەم شیعرە دڵداری نییە دڵداریە لەگەڵ بەڵێ تەسەوف و عیرفانە چونکە مامۆستا ئەگەر تەنانەت شعری دڵداریشی هەبێ لە سەرەتاوە بە زمانێکی ناسک نووسین بەڵام لە کۆتاییەوە دەڵێ من لەم مەجازا سەرکەوتوو نەبووم پێویستە ڕووبکەمە عەشقێکی حەقیقی کە بریتە لە عەشقی ڕاستەقینەی خوددا و پێغەمبەر و ئاین دوایە چینە سەرەوە بەڵێ زۆر ئاسایشە یعنی ئینسانێک بووە بۆچی عەشقی نەبوو بێ بۆچی ئافرەتێکی خۆش نەویست بێ و هێنابێتی و بوو بێ بە دایکی مناڵەکانیشی یعنی زۆر ئاساییە ئەی مەولەوی گەورەی ئێمە شیعری دڵاری نەنووسیوە بەو هەموو عیلمەی مەولەویشەوە کە من کاتی خۆی لە زانکۆی بەغا بووم هەندێشتی عەرەبی مەولەویم پیشانی مامۆستاکان مەدا سەریان نەسوڕما بە تایبەتی لە عیلمی تەوحیدە ئەوەی کە مامۆستا مەلاکەریم بەڵێ عەقیدەی مڵیە یعنی بۆ زۆر ئاساییە شعر عیرفانی و تەسەوفی و خواناسیەکانی خادم چەندن ژمارەیان و لە چه ئاستێکدان و چۆن ئێمە بیان ناسینەوە جیان بکەینەوە لە شعرەکانی تری خادم خادم صیفەتێکی هەیە بۆ ناسینەوەی شعرەکانی تا ڕادەیەکی زۆر زۆر باش کە لەو سەردەمەدا واتە لە سیەکان و کۆتایی بیستەکانە بە شێوەیەکی کوردی تقریبەن کوردی پەتی
شعری نووسیوە کەم وشەی عەرەبی هەیە لە شعرەکانیە ئەوە ئەتوانین شعری شێخ عەبدولکەریمی پێ بناسینەوە هەروەها وەکو عەرزم کردی لە پێشەکێکەیە شێخ عەبدولکەریم شعرێکی نووسیوە دوو ماناعەدا وەکو ماحوی وتمان لە پێشە بەمایە تۆ ئەتوانی شعری شێخ عەبدولکەریم بناسیتەوە هەروەها لە ڕووی بۆچوونەکانیەوە لە ڕووی ئامۆژگاریەکانیەوە ئاخر تۆ ئەوە بیر نەچێ کە شێخ عەبدولکەریم جێنشینی پیری قەرەچێوار بووە شێخ حەسەنی قەرەچێوار قەدەس الله سر وە کچی ئەویشی هێناوە ڕاستە ئەمانە هۆیەک بوون بۆ ئەوەی کە جەنابی شێخ عەبدولکەریم ئەگەر بێت و شعر بنووسێ بە ئامۆژگاری بینووسێ بۆ دەریێشەکانی بۆ موریدەکانی بۆ کەسوکارەکانی ئەمانە هەمووی دەبنە هۆی ناسینەوەی شعری شێخ عەبدولکەریم بەڕای من زۆر باشە جنای مامۆستا یەکێ لەو دەردە کۆمەڵایەتیانەی کە شێخ عەبدولکەریم یان خادم بە ڕەحمەت بێ باسی کردوون و لە نیوە بەیت یا لە نیوە دێڕی دووەمە لە کۆپلەی دووەم و نیوە دێڕی یەکەمیا دوو شەیتیایە من تۆزە وشەکانم گۆڕیوە منەی خوێنمەوە دوایی جەنابەت قسەی لەسەر بکە ئەفەرمێ با بڵێم دەردی دڵم گەر بە حیکایەت بۆ داری سەوز و تەڕ ئەسووتێنێ ئەبێتە کۆی نار ڕۆژی ناکەس بەچە و خوێڕی و دەیوسە ئیمڕۆ نە شەرەف ماوە نە مەردی نە کەرامەت نەوی قار ڕۆژی نامردی و بەدگۆیی و ڕیشوەت دانە تۆپی لەشکرشکێنە پەڕی وەرەق و کۆڕی قومار هەر کەسێ ساحیبی ناموس و حەیایە ئیمڕۆ شەو و ڕۆژ خواردن و خاوی بووەتە ژەهری مار خادم چاکە ئیتر ختمی کەلامت بێ تۆ لە دەست چەرخی کەچ و تۆ لە دەست چەرخی کەچ و کەچ سیفەت و کەچ ڕەفتار ئەنی بەڕاستی مامۆستا وێنایەکی جوانی ئەتوانین بڵێن لاپەڕەستی و پێنجە لای من وێنایەکی زۆر جوانی ئەتوانین بڵێن ئەم سەردەمەی تێدایە ئەنی مرۆڤی بێهێز مرۆڤی هەژار مرۆڤی بێ پشت و بێ پەنا مرۆڤی بێپارە و بێبەرتیل و بێ ڕەشوەدان ئیشی ناڕوا هەمیشە ئەگەر کەسێ مەسوولێ لە پشتیەوە نەبێ لە دائیرەیەکە لە شوێنێکە مافەکەی بۆ وەرناگیرێتەوە مافەکەی بۆ ناسەلمێنێ خادم بە ڕەحمەت بێ زۆر جوان وێنای ئەو سەردەمەی ڕابردوو کرد کەڵی هەر بۆ ئێستەی بوو هەر بڵێ من پێم خۆشە لەسەر ئەوە قسەم بۆ بکەین بڵێ طبیعی ئەوجا وەکووتم چۆن جەنابی شێخ عەبدولکەریم شاعیر بووە کوردپەروەر بووە هەوڵی دروستبوونی دەوڵەتی کوردی داوە ئەوهاش جێنشینی طریقەتی قادری قەرەچێواری بووە ئەوجا پیاوێکی ئەوها دەبێت چۆن بێ طبیعی دەبێت قسەکانی هەمووی ئامۆژگاری بێ هەمووی لە عینی کاتە ڕەخ نەبێ لە دەردە ناشرینەکانی کە لە ناو کۆمەڵدا هەیە زۆر بەداخەوە ئەو دەردە کۆنانە ئەمڕۆ زیاتر بوون نەکەمتر بوون هەرچەندە کەسانی وەکو جەنابی شێخ عەبدولکەریم و وەکو شاعیرەکانی ترمان زۆر گرنگیان داوە بم باسە و زۆر ئامۆژگاری خەڵکیان کردووە بەڵام ئێستا لەم سەردەمەدا بەداخەوە ئەتوانم بڵێم دەردەکان زیاتر بوون ئەویش کە ئێستا سەردەمی حکومڕانی کوردیە تا ڕادەیەکی زۆر ئێمە ئەوەتا لە هەرێمێکە ئاژین کە بەناو حکومەتمان هەیە بەناو وەزارەتمان هەیە بەڵام بەداخەوە هیچ کامیان نەیانتوانیوە نە سەرکردەکان نە حکومەتەکەمان بتوانن ئەم شتانە قەدەغە بکەن وەکو قومار و ڕەشوەدان و بەتەنگ نەهاتنەوەی خەڵکی فەقیر و هەژار مامۆستا هەتەنانەت بۆ منە دەڵێ ڕۆژی نامەردی و بەدگۆیی و ڕەشوەدانە تۆپی لەشکرشکێنە پەڕی وەرەق و کۆڕی قومار هەر کەسێ ساحیبی ناموس و حەیایە ئیمڕۆ شەو و ڕۆژ خواردن و خاوی بووەتە ژەهری مار
گەر لە تۆ دنیا بەری بوو قەوم و خوێشت لێ بەری گەرنە بەراتی بوو هەموو عالەم بووە مامە و برا ئەمی جواڵە ینی مرۆڤی مرد مرۆڤێکە شەو ڕۆژ ئارەغە ڕێژێ بە ڕەنجەشانی خۆی بۆەوەی پارویەک لوقمەیەکی حەڵال بخاتە دەمی ماڵ مناڵەکەیەوە بەڵام هەمیشە خواردنەکەی یان بۆونە بەرهەمێ ئیش و ماندووبوونەکەی بووە خواردن و خاوی بووەتە ژەهری مار ئەنی بەڕاستی وێنەکە زۆر جۆز بەڵێ زۆر جوانە یعنی هەستکردنە بە مەسئولیەت هەستکردنە بە خۆشی ژیان بۆ هەموو کەسێک نەک بووە کۆمەڵێک هەستکردنە بە هەڵەی زۆر کەس کە لەو سەردەمەدا وابوون وەکوتم ئێستا شەروایە هەستکردنە بە یەکسانی مرۆڤ بۆچی یعنی مرۆڤێک تا ئێوارە کرێکاریەکە دێتەوە بە نان و تەماتێک بژی و بۆچی یەکێکی تر خاوەن پۆستە خاوەن لێپرسراوێتیە بەو پەڕی خۆشی و بۆ پەڕی لەزەتەوە بژی یعنی ئەو مەحوی و هەموو شتانی تری ئەو سەردەمە دوای کلاسیکیش وەرە سەر بێکەس وەرە سەر کامران موکری وەرە سەر گۆران ئەمانە هەمویان هەستیان بۆ ناتەباییە کردووە و ئامۆژگاری خەڵکیان کردووە بە شێوەیەک کە مرۆڤایەتی تێیدا ئاسوود دەبێت. زۆر باش مامۆستا گونجێ یەکەم شعری خادم کە ئیتر ڕوو ئەکاتە عیرفان و ڕوو ئەکاتە عەشقی حەقیقی و ئەنی خۆی بەجۆیە لە جۆرەکان ئاماژەی پێکە ئەفەرمێ حەیفە تەبعی خۆم خەسار کرد بۆ مەجازی بێسەمەر بێبەها دامنا کەلامێکی وەک دڕ و گەوهەر ئەی دڵی بێفام ئەگەر تۆ حەق شوناسی وەک خەلیل بۆ حیجاز ناچی لەوێ یارێکە وەک شەمس و قەمەر ئەنی ئەمە بەڕاستی تر گەڕانەوەیەکی تەواو هەموو شاعیرانمان ئەوەندەی هەوڵ هەست دەکرێت کە زۆربەی زۆری شاعیرانمان نالی مەولەوی مەحوی وەلی دێوانە ئەگەر یارێکیش لە ژیانیانە هەبوو بێ وەکو دەستگر و پەیژەیەک لە ڕێوە گەشتونەتە خاڵی حەقیقەت چونکە قسەیەگەی ئەڵێ تا بە فلتەری عەشقی مەجازیانە ڕۆی ناتوانانی بگەیتە عەشقی ڕاستەقینەی کە عەشقی خوایە پێم خۆشم لەسەر لاپەڕەیەک دوای ئەوە لاپەڕسی بەڵێ ئەو قسەی جەنابە لێرەیە بێجگە لە عاشق شتی تری تایە ئەو شعرە بەڵێ شتەکەی تر چییە شێخ دوای ئەوەی کە ئیتر مەعیوسە بێ لە تێکۆشانیا بۆ کورد بەڵێ دێت ئەڵێ ئەوەی کە من مەبەستم بوو ئەوەی کە من ئەمیویست ببێ ئەوەی کە من بۆ کورد هەوڵمدا نەهاتە دی کەواتە بە ڕێگای جێنشینەکەی پیری قەرەچێوار بگرمەوە و دەست بکەمەوە بە خواپەرستی و بە عەشقی حەقیقی کە لە لای ئەو خوای گەورە و ئاینە ئەوەشی تایە بێزگەلەوەی کە عەشقی کە لە عەشقی ئافرەتە بۆ نمونە دەرسێکی هەبوو بێ ئێستا بگەڕێتەوە بۆ عەشقە حەقیقیەکەی لە مەجازیەوە بۆ حەقیقەکەی ئەوەی ئەو ڕۆحە کوردانەیەشی تایە ڕاستە لێرەشە زیاتر ئەڕواڵێ تۆ ئەوەندە مەتحی حوسن و زولف و خاڵی یارەکەی چیت بەچیت کرد زۆر هیلاک بووی ئەی نەفامی بێخەبەر ئەم مەجازە وا ئەزانم پەیڕەوی نەفسانیە بەڵێ وا بە مەکر و حیلە ئەیبا تاک و سەر ڕێگەی خەتەر بەڵێ یعنی بزانە وەڵاهی ئەمە لەم شعرەیە زۆر دیسانەوە زیرەکی شێخ عەبدولکەریم پیشانەیە ئەوە پیشانەدا کە شێخ عەبدولکەریم پیاوێکی خوێنەوار بووە لەسەر دەستی شێخ حەسەنی مامیە کە شێخ حەسەنی قەرەچێوارە لەسەر دەستی ئەو لە تەکیە و مزگەوتی ئەوە خوێندوێتی بێگومان تەکیە و مەدرسەی شێخ حەسەن مەلا
هەرە شارەزاکانی سەردەمی خۆی تیا بووە. بۆ نمونە باوکی مەلا جەمیلی ڕۆژبەیانی لەو تێکەیە دەرسی وتۆتەوە. ئەمە کەم نییە یانی ڕاست کەواتە شێخ عەبدولکەریم خوێنەوارێکی باش بووە، بۆیە توانیوێتی ئاوها بە زیرەکانە شعر بنووسێ، ئاوها بە زیرەکانە شیعرەکانی لێکۆڵینەوە هەڵبگرێ بۆ چوونی جیاجایی لەسەر بکرێ. زۆر جوانە. یعنی ئەوە ئەگەڕێتەوە حتا مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەیەکی دەکە فەرمێ کە نابێت گوێڕایەڵی مەخلوق یا مرۆڤ بکرێت لە مەعسیەت و نافەرمانی خوایە. دەفەرمێم عیشق ئەگەر بۆ سەر مەجاز بێت ئاخری ڕیسواییە، هەر وەکو مەجنون کە مەئیوز بوو لە لەیلا و خاک بەسەر ینی ئەوە تا کەوتە کێوان، یعنی مەجنون کە زانی هەموو شتێکی لە چیسچوو کەوتە کێوان و ئەو مەجنونەیە کە خەڵک تا ئێسەش بە مەجنونی باسیەکەن. مەجنون ژیانی هەر شێت و شەیتان. بەڵێ بەڵێ کاتە ئەمە بەستی ئەوەیەکەوە مرۆڤ بۆ ئەوەی بەم قۆناغی شێتێت، ینی هیچ و پوچی و بێفامی دنیاە تێپەڕێ پێویستی بە عاشقێکی حەقیقی و ڕاستەقینە هەیە. بەڵێ یعنی وەکووتم گەڕانەوەیەکە بۆ لای خوای هەر دەفەرمێت جاکە تا ئەمنی و عمرم ماوە یادی حەق بکەم. حەق تەعالایە و خوای گەورەیە. جاکە تا ئەمنی و عمرم ماوە یادی حەق بکەم، گۆشەگیری کەم نەچم بۆ عیشقی یاری زەڕکەمەر. بەڵێ جاکە تا ئەمنی و عمرم ماوە یادی حەق بکەم، گۆشەگیری کەم نەچم بۆ عیشقی یاری زەڕکەمەر. خۆی کڵاوزەڕمان هەبووە وەختی خۆی زەڕکەمەریش ئەوەیە کە لە ناوقەدی ئافرەت بەسراوە بۆ من وەکو لەم قەسیدەیە دیارە لە ئاخرێکەیەوە یعنی ئاماژەیەکی بچووکم داوە کە ئەڵێم ئەم قەسیدەیە ئامۆژگاری زۆری تێدایە بۆ گەڕانەوە بۆ عەشقی حەقیقی کە خۆشەویستی پاکی خوا و پێغەمبەران و پیاوچاکانە و جۆرێکە لە شیعری تەسەووف. یعنی ئەوەم وتووە بەڵێ زۆر ڕاستەمە. یعنی ئەمە دیسان ئەوە ئەگەڕێتەوە بۆ خوێندنی شێخ عەبدولکەریم لە مەدرسە و تەکیەی شێخ حەسەنی قەرەچێوارە کە ئەبێ وابێ، یعنی ئەبوایە وابوایە و ئەویش خیانەتی لە خۆی نەکردووە، زۆر بە جوانی شتەکانی ڕووماڵ کردووە، زۆر بە جوانی شتەکانی باس کردووە، بە ئێمە ئەڵێ، بە خەڵکەڵێ، بە دەروێشەکانی ئەڵێ، بە کوڕەکانی ئەڵێ. ئەبێ ئاوها تەسەڕوف بکەن لەگەڵ خەڵکە، ئاوا بن لەگەڵ خەڵکە. ئەمانە یعنی گەورەی شێخ عەبدولکەریم لە کۆتاییشە دەڵێ تۆبەی خاڵز بکە خادم لە دەرگاهی خودا، بێرە سەر عشقی حەقیقی چاکە بێ خۆف و خەتەر. بەڵێ بزانە یعنی ئیترەوە لەوەیە هیچی تیان نەهێشتوەوە لە گەڕانەوەکەیە هیچی تیان نەهێشتوەوە. وەکو لە پێششەکیە عەرزم کردن شیعری شێخ عەبدولکەریم بەڕاستی ئەبێ لێی وردبیتەوە ئینجا لێکۆڵینەوە لەسەر بکەی، ئینجا بڕیاری لەسەر بدەی ئەم شیعرە چییە؟ ئایا دڵداریە؟ ئایا مناجاتێکە؟ ئایا شتی ترە؟ یعنی گەورەن شیعرەکانی دەبێ هەڵوێستەی لەسەر. جەنابی شێخ عەبدولکەریم پێم وابێت لە کەرکووک نیشتەجێ بووە. ماوەیە لە کەرکووک بووە، بەس خۆی لە قارکەرەم بووە. بەسمێ لەو سەردەما هەموو عاریفان و زانایان و شاعیرانی ئێمە و بە تایبەت کەرکووک زمانە جیاوازەکانی تورکی و فارسی و عەرەبیان زۆر باش زانیوە. بۆچی جەنابی خادم لەم دیوانەیە شعری بەبێ تا یەک دانەیتیایە لەسەر شێوازی ئەم زاراوەی گەرمیانی نووسیوێتی، بەڵام بەدەر لە زمانی کوردی بۆچی زمانی تری بەکار نێناوە. شێخ عەبدولکەریم زمانی تورکی، عەرەبی، فارسی زۆر بە باشی زانیوە و شعریشی پێنووسیوە.
وەکو عەرزم کردی ئێمە بەتەماین لە چاپی دووهەمە ئەو شتانەشی تیا بڵاو بکەینەوە کەواتانی ئێستا بەردەست هەن شارە لە بەردەستمانن بە تورکی و فارسی و عەربی بەڵێ کەواتە دیوانەکەی خادم زۆر لەمە زیاتر ئەبێت زۆر لەمە زیاترە بە تایبەتی فارسەکانی بەقەر ئەمە ئەبێ ناوەڕۆکی شعر یا مەبەستەکانی شعری خادم لە فارسی و تورکی و عەربیەکە چین هەر هەمان مەبەستی ئەوانەیە کە لە شیعرە کوردیەکانی هەیەی ڕاستە تا ئێستا لەکوێ هەڵگیراون ئەم خەزێنەی ئەم شتە گرانبەهایانە چۆن دوای 18 ساڵ اینجا گەشتۆتە دەستێەوە من باسی ئەوەم نەکرد چۆن ئەم دیوانم چاپ کرد نووسیمە تەبیعی لە دیوانەکە لە بەشەکان نووسیمە ئەم دیوانە بەهۆی کوڕەزایەکی جەنابی شێخ عەبدولکەریمەوە کە خوا لێ خۆش بوو حاجی شێخ ئیبراهیمی قارکەرەم بوو کە ئەویش پۆزنشینی شێخ حەسەنی قەرەچێوار بوو ئەم دیوانە لای کوڕێکی شێخ عەبدولکەریم کە خوا لێ خۆش بوو شێخ وەهابی قارکەرەم بوو لای ئەم دوانە بوون زۆربەی شیعرەکان دەستخەتێکی هینیان لابوو مامۆستا تۆفیق وردی بە خەتی خۆی شیعرەکانی نووسی بووە بە ڕێنووسی ئەو سەردەما ئێمەش کە کەوتینە لێکۆڵینەوە لێمان وەرگرتن لەگەڵ هەندێک شیعری تریا ئەوە بوو هێنامانە سەر ئەم ڕێنووسەی ئێستا و ئەوەمان لێ گەڵاڵە کرد و بڵاومان کردەوە ئەمە چۆن ئەم دیوانەمان لە چاپدا بۆ شێوەیە لە چاپماندا نابێ ئەوە لە بیر بکەم کە کوڕانی شێخ عەبدولکەریم ئەوانەی ئەو کاتە لە ژیاندا مابوون وەکو جەنابی حاجی شێخ وەهاب جەنابی کاک شێخ ڕۆفی خۆشەویستم هاوڕێم و هەروەها کاک شێخ جەعفەر کە ئێستا لە ژیانە ماوە ئەمانە یارمەتی زۆری منیاندا بۆ ئەوەی ئەو دیوانەی باوکیان بە چاپ بگەێنم لەگەڵ ئەو شتانەی کە لە لای کوڕەزایی شێخ جەنابی حاجی شێخ ئیبراهیمی قارکەرەم ڕاستە زۆر باشە جەنابی مامۆستا یەکێکی تر لەو غەزەلانەی خادم کەم پێم وایە بۆن و بەرامێ عیرفانی لێوە دێ پێم خۆشە جەنابەت بۆمان بخوێنیتەوە و لاپەڕە پەنجاویەکە وەک چیمەن ئارایشتە چەند وەرە قوربانی تۆم بەڵێ وەک چیمەن ئارایشتە چەنت وەرە قوربانی تۆم دەست لەسەر دەست گەردنم کەچ بەندەی فەرمانی تۆم وەک بەهاری قەد و باڵای تۆم لە گوڵزارە نەدی ئەی فیدای قەد و باڵات بم ئەمن حەیرانی تۆم هەر وەکو بولبول غەزەل خوانم لە ڕووی خونچەی لێوت ڕوو هەڵبێنەت خوا ئەمڕۆکە من مەهمانی تۆم دڵبریندارم لە حەسرەت چاوەکانی یار بەپیت تۆ دەوای دەردم کەرەمکە چاوەڕێی دەرمانی تۆم لوتفی خۆت بنوێنە جارێ با نەجاتم بێ لە غەم گەر قبوڵم لێ بکەی با من بڵێم غوڵامی تۆم عەکسی ڕوخسارت ئەسووتێنێ دڵم وەک شێوی توور واکە مەشهورە لە عالەم بێسەر و سامانی تۆم پێی بڵێ خادم زەعیفی و ناتەواوی تۆ چییە جوابەکەم وایە زەعیفی دەردی بێدەرمانی تۆم بزانە یعنی دیسانەوە شێخ عەبدولکەریم ئەمە بۆ کەسێک دڵدار بێ ئەتوانێ بینووسێ بۆ دڵدارەکەی ئەڵێ من وام و بێتۆ وام بەڵام لێرە مەبەستەکە عیرفانیە ڕاستە کە ئوستادەکەیەتی کە پیرەکەیەتی نەکەیەتی جوانە یعنی دیسانەوە ئەسلمێنێ قسەی یەکەممان کە کردمان وتمان شیعرەکانی شێخ عەبدولکەریمی قارکەرەم
وەکو شعرەکانی مەحوی جوانن وەکو شعرەکانی مەحوی دوومانە هەڵەگرن عیرفانی و ئەشتوانی بڵێ دڵداری و عشقی مرۆڤیش. ڕاستە من ئەوەندە کاتم نەماوە خۆم لە کۆتایی بەرنامەکایەکی تر لە غەزەلە جوانەکان کە من هەر پێم وایە عیرفانیە خوێنمەوە بەڵام زانم کۆتا قسەی جەنابەت یام شتێک من لەم پرسی بێ و پێویست بکات جەنابەت زیاتر قسەی لەسەر بکە یان بوونە بیرمان چوو بێ و تۆ پێویست بکات قسەیەکی لەسەر. ئێمە زۆر لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی شێخ عەبدولکەریمەوە قسەمان نەکرد. شێخ عەبدولکەریم پیاوێکی گەورە بووە، ئینگلیزەکان و نوێنەری ئینگلیز لە کەرکووکەوە بە پێ چوونەتە قارکەرەم دوو-سێ جار بۆ ئەوەی ڕازی بکەن بیخەنە جێی شێخ مەحموود نەمر، بەڵام ئەو ڕازی نەبووە و وتوێتی شێخ مەحموود ئامۆزای گەورەی منە و من و مامم خەلیفەی کاکەحمەی شێخ بووین، نایین ئەو خیانەتە بکەین نە لە شێخ مەحموود نە لە کاکەحمەی شێخ، بۆیە هەردەم هەوڵی ئەویان داوە کە بە جۆرێ لە جۆرەکان دڵی شێخ مەحموود ڕاگرن. ئەوە بوو کە شێخ مەحموود دەست بەسەر کرا، برینار کرا، نێررا بۆ هەند شێخ عەبدولکەریم و کەسانی تر سەدەها و هەزارەها ئیمزایان کۆ کردەوە بۆ ئەوەی جەنابی شێخ بگەڕێتەوە. یعنی لەو ڕووی سیاسیەوە کەم قسەمان کرد، ئەمە یەکێکە لەو هەڵوێستانەی جەنابی شێخ عەبدولکەریمی قادکەرەم، خوا لە هەموویان ڕازی بێت. جەنابی مامۆستا زۆر سوپاس دەکەم، درود بۆ ڕوحی خادمی شاعیریش، بە ئومێدیەوەی ئینشاڵڵا ئەم بەرنامەیە بوو بێتە سەرەتایەک بۆ ناسینی فکر و جیهانبینی و شارە جوانەکانی خادم. و من دووبارە زۆر سوپاس بۆ بەڕێزت دووبار دەکەمەوە. منیش ڕێز و سڵاوم بۆ جەنابت و بۆ کەناڵەکەتان و بۆ ئەو هاوڕێیانەمان وێنەگر و دەرهێنەرەکان کە ماندوو بوون لەگەڵمانە، سپاس و ڕێزم بۆیان و دووبارە و سەدبارە سپاس بۆ ئێوەی ئازیز. زۆر سپاس. بینەرانی عزیز و خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جاری بەرنامەکەتان کە قسەکردن بوو لەسەر شێعر و جیهانبینیەکانی شێخ عەبدولکەریمی قادرکەرەم ناسراو بە خادم، بە ئومێدی ئەوەی کە سووددان چێشتان لە بەرنامەکە وەرگرت بێت تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.